لبو أورو كبابينا وفرن حازركم قيمم هيا وهروها تماتا بيازو بيبريشم هيا لقر بيبري رشو خي تنها أو عند كرستي بيويسو وش باسم كرلنا فرني درستيكم زلاتيكي زور تايبتي شم هيا أويش زلاتي هنار جيز كروز أو الليمو سركي هنارو زيتي زيتونو كمك خام بيويستا لقرم بنو بعد اسببكين يكم زار بيازا كان وردكم بيازا كبيويستا وورد بي زور ورد بيتن خۆشەویستانم پیازەکە بەو شێوەی وردەکەین نامەوێت زۆریش ورد بی دیار نەبیتن بەڵام کەمەک ینی وردتر بیتن باشترە ئەگەر ئەتوو حەزت لێ بەڵام لەبەرەوەی کە زۆر پیازەکە ئەبتە ئاو لە کاتی سووربوونەوەی لێ من زۆر وردی ناکەم بەو دەرەجەی بەو شێوازەی وردیەکەم ئەوجا ئەتوی بینەر ئەگەر حەزت لە خواردنێک یاخود شیرینیەکە یان زەڵاتێک ئارەزویەکەی و نازانی ئەتوانی لە کۆمنت لە ئەکاونتەکانی کەناڵی دیمەن تیڤی داوای بکەن هەر خواردنێک یاخود هەر شیرینێکە حەستان لەوێ ئەمن لێرە فێرکاریەکەی دانێم و لە بۆتان دروستەکەم. بەڵێ پیازەکەم بۆ شێوازە ورد کرد ئەوەندە بەسە پێم وابی ئەسە دەسەکەم با وردکردنی تەماتەکان بەڵام ئەوەندە باسم کرد لە پرۆگرامەکان کە ئەمن چاوم ئاوی ناکە لەگەر پیازی خۆم بە چاو برجەماعەتە ئەوڕۆ ئەوەندە هەستەکەم چاوم ئاویەکە لێ زۆر داوا لێبوردنەکەم نەکەن واز بکەن ئەگریم ئەو جاریان ناگریم لە پرۆگرامی بەس پیازەکەی وا لێ کردیمە. تەماتەکانیش بە هەمان شێوەی پیازەکەی وردەکەی تقریباً هەمان قیاسی وردەکەم. بەڵێ خۆشەویستانی من وەچی ئەیبینن قیمەکەم حازرە ئستا پیاز و تەماتەکەشم تەواو بوو تێکەمە سەر قیمەکەم و کەمەک ئەیشێلم و دواتر حازرە بی. بیبەرم تێکرد خەیەکەشم لەسەری کرد ئەوجا هەوڵە دەم کەمەک بیشێلم هەمان ئەو شێوازی کەبابە ئەتوانن بە سینجی مریشتیش دروستی بکەن ئەوەی کە حەزی لە گۆشت نەبیتن ئەتوانی سینجی مریشک بکاربینی زۆر ئاساییە. ئەوجا کەمەک بەجێ دێرم 2 تا 3 دقە بەجێ دێرم پاشان لەناو ئەو قاپەی کە دەمەوێت تێدا سۆر بکەمەوە بە هەر شێوازێک کە بەخۆم بمەوێت تێکەمەنە ئەو قاپەی. بەڵێ خۆشەویستانی من 2 لە بۆ 3 دقە دامنا هەتاوەکو کەمەک تامبوونەکەی وەرگرت. ئێستا ئەمن لەناو ئەو قاپی پایرێکسێ حازریەکەم ئەتوە توانی لەناو بابرن شکلی چارگۆشەیی دابنێ شکلی خڕ دابنێ بەدڵی خۆتا بەڵام ئەمن نامەوێ لە شێوەی شیشی کەبابی دابنێم ئەوڕۆ دەمەوێت شێوازێکی دیکە تاقی بکەمەوە شکلی وەکو شیشی کەباب نەبیتن بەڵام ئەتوو ئەگەر هاتوو دەفرەکە چارگۆشە بۆ ئەتوانی بە باریکی وەکو شکلی شیش کەبابی دابنێ. بۆ شێوەیەی دەمەوێت هەموو لایەکان وەکو یەک بیتن یەک قیاس بیتن. فڕنی
فرنێکەم ئەمن پێش وەخت حازر کردیە سەر و بنم پێکەوە پێ کردیە لە ئەوەی بە تەواوەتی ناو فڕنەکەم گەرم دابێت و زۆر زۆر کەبابەکەم لە ناوی نەخوسێ لێرە هەر شکڵک کە ئەتوو بتەوێت ئەتوانی لە بۆی دروستکە ئەتوانی لە شێوازی شیش بیبڕی ئەتوانی بە شێوازی سێگۆشەیش بیبڕی ئەمن ئەوڕۆ حەزم لێیە بە سێگۆشەی بیبڕم بەو شێوەیەی تەنها خەتی لێکەواتە شەقیەکەی با کەبابەکەمان ئەوڕۆ شێوەی پیزایی بیتن ئەوجا یەک دوودانە بیبەریشی لەگەردانین ئەوە هەم تاموبۆنی خۆشەکە هەمیش کلەچی جوانترێدا تێ چەند ڕەنگێک پێکەوە تێکەر یەکتریە بن تەماتەچیش دینین تەنها شەقیەکەین و لە ناوەندی دایەنین ئێستا کەبابەکەی من حازرە لە بۆ ناو فڕنی لە ناو فڕنی دانێم و ناوبڕێکی کورت وەرەگرم و ئەگەڕێمەوە بەڵێ خۆشەویستانی من ئەوە شێوەی کۆتایی کەبابەکەم بوو وەچی باسم کرد لە ناو فڕنی دروستم کرد پێکهاتەکانی زۆر ئاسان بوو دروستکردنەکەشی زۆر زۆر ئاسانە شێوەکەی بەڵی خۆت ئەتوانی بە هەر شێوازێک کە بتەوێ بیبڕی و هەروەها زەڵاتەکەشمان زەڵاتی هەنار و جیز بوو لەگەر کەرەوز یاخود مەعدەنووس بە ئارەزوی خۆت ئەتوانی تێ بکەی